شەپۆڵەکی بەفربارین زۆربەی ناوچە کوێستانەکانی کوردستانی گرتەوە و لە سنووری ناحیەی وەرتش نزیکەی 30 سانتیم بەفرباری. بەو هۆیشەوە گرفتی هاتوچۆ بۆ هاوڵاتیان دروست بوو، تیمەکانی ڕاماڵینی بەفریش ڕێگاکەیان پاک نەکردوتەوە و بەو هۆیشەوە ڕێگای نێوان وەرتێ و ڕانیا داخرا. بەهۆیەوە ئەوڕۆ لە زینی وەرتێ بەفرێکی زۆر باریوە هاتوچۆ کەمترە لە ڕۆژان، یعنی ئێستا دەبڵەکسل بە زنجیر نەبی دەرناسی، سارە دیکە هیچ یعنی پیکا بۆ ناوشان ئەگە دەبڵەکسل نەبی دەرناسی، یعنی تقریبا ئەوەن کردیە تا 30 سانتیمی باریە دەبڵەکسل ئیلا دەبڵەکسل ئەویش بە زنجیر گەرنا هەر دەرناسی، هیچ تیمێک نهات یعنی پاکاتەوە داواکاریشنەوەی یعنی بە زووترین کات ئاوڕۆشی بدەنەوە لێرانە، یعنی ئەگەستا ئەگەر چەند سیارە دوێنێ ئێستا هەر دوێنێ تقریبا کمیش باری بوو، تقریبا 5 سیارەتە سیارە لێرانە دامیان کردێت تووشی ڕوودابوونیان. هاوڵاتیانی ناحیەی وەرتێ لەم وەرزەی سەرمایەدا نیگەرانن لەوەی کەوا حکوومەتی هەرێم تاوەکو ئێستا نەوتی بەسەردا بەش نەکردوون، کەچی ناوچەکەیان ناوچەیەکی کوێستانی و ساردا. هاوڵاتیانیش بە ناچاری پەنایان بردۆتە بەربڕینی داری دارستانەکانی ناوچەکە. ئستەمەنی ئەو ساڵ هەموو ساڵی هەروە، بەڵام ئەو ساڵ ستانەکە سەرتر لە ساڵانی ڕابردوو نەفت وەکو پێویست ناتوە، تەقریبی بۆ مسنوی ناحیەوەرتی 5 ستانچی هاتووە، ئێستا نزیکەی 12 ستانچی ماوە بووی بێ. هیوادارین حکومەت ئاوڕێکی زیدیمانێ بداتەوە و نەفتیشمان بۆ دابین کە زۆر سوپاس بە خێراتتان دەکەم. سەبارەت بە کەشوهەوای ئەو سنوورە باقەت بەفرێکی باش باریوە لە ڕووی ژینگەوانە خەڵک باقەت داروبارەکەی زۆر بڕیوە چونکە نەود نییە، حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی دابەش نەکردووە، واروها ئەو ناوچەیە بەفرێکی زۆر دەگری بە حکومەتی کوێستانە و ئەو ڕێگای ئێستا ڕێگای زینی وەرتێ ڕێگای سەرچێ بۆ ڕانیە ساکە بۆ قەزای سۆران وەکو سافەڕێکیشی ئەوەی لاتوە چۆن ڕێ عەزومەرە هێرە هاملتۆنە وەک ڕێژ هاملتۆن لاتووە، بۆیە داوا لە حکومەت دەکەین کە ئەو ڕێگایمان بۆ بکرێتەوە، چونکە باقەت خەڵک هاتوچۆی لەسەر باوکم ئیش و کارەوانەیەوە. بەفربارینی شەوی ڕابردوو ناوچە کوێستانەکانی سنووری هەر 4 قەزای سۆران و چۆمان و ڕەواندز و مێرگەسۆری لە پارێزگای هەولێرگرتەوە و بەو هۆیشەوە ڕێژەیەکی باش بەفرباری و دڵی هاوڵاتیانیش بەو بەفربارینە خۆش بوو. ئەو جەبەفرینە لەبەرەوەی بەفرێکی خۆشەبارەت و دەرسماتی دەرباوانم هاتم تا ئەو بچە دروستکەین، بەس بە بەفری وانەمانێکی دوتەوە بەدەستمان پێوەنا. بەهۆی بەفربارینەوە ڕێگای نێوان ناحیەی وەرتێ و قەزای ڕانیا داخراوە و هیچ تیمێکی ڕاماڵین نەهاتوو نەم ناوچەیە پاک بکەنەوە. لە ئێستادا نزیکەی 30 سانتیم بەفر لە زینی وەرتێ هەیە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی وەرتێ.